بەیانێکی زوو بوو هێشتا کازێوەی نەیابوو کە دەنگێکی نەگریس پڕ لە واشەیی تون تیژ دا بەگوێی ئەم شارەدا و لە خەوی خۆش خەبەری کردنەوە و پێی وتن بۆتان نێبێنە دەرەوە هیچ کەسێ لە ماڵێ بێتە دەرەوە ئەیکوژین و ئەیگرین و لە ناویە بێ ئەوە بوو لەگەڵ ئەو دەنگا کە بە مەکەبەرە بەناو شارە و ئاسمانی شارە بڵاو ئەبووەوە خەڵکی ترس بەسەر جان و جەستە و ماڵەکانیان وەک تاپۆیەکی مەرگ میشت وردە وردە کە بەرەو ڕۆژهەڵات ئەهاتین دەنگی زیل و دەبا بۆ و تەختە لەگەڵ یەکە تێکەڵ ئەبوو زیلیکەی قسە ماڵانەوە ئەمە سامێکی گەورەی دروست بۆ شارەکەمان لەگەڵ ئەوەشا تەختە دەستی پێکرد بوو لە ئەنجامە کۆمەڵێک خەڵک کە هەتوونە دەرەوە بچن بۆ مزگەوت یا بچن بۆ سەر ئیش و کارەکانیان شەید کرا ئەم شوێنەی کە ئێستا ناوی پارکی ئازادیە لە پێشدا ناوی حامێی سلێمانی بوو کە جێگای چەوسانە و جینۆسایدی نەتەوەی کوردە بە تایبەتی ڕۆڵەکانی شاری سلێمانی لێرەدا لە نوێی حوزەرانی ساڵی 63دا کۆمەڵی هاوڵاتی شاری سلێمانی شەهید کران کە بەڕاستی ئەمە ناوی زۆربەی شەهیدەکانە لە مینومێتا کە دانراوە و زۆر شەهیدی کەشمان کە لە دۆڵی مردنا لەو بەرەوەیە کە ئێستا جێگاکەی بۆتە خان و شەهید بوون ئەم جێگایە بەڕاستی بۆ ئێمە ڕەمزی نەهامەتی و چۆرەوەری بۆ و ئەمانە دەستیان نەپاراست داهای وەکو نامیق ئاغا و کەمالی حەمەی فەرەجەفەنی و نووری ئەرزوو حاڵچی و ڕەحیمی عەینە و هەندێکیان لە بەرەوەی جنیان بە بەرزانی نەیە بوو بە تایبەتی ڕەحیمی عەینە و لە سەرشنار جەنازەکان ڕاکێشا بوو و دوا بە دوای لە ناو ئەستەبڵەکان کەسێکیان مان کرد و ئەگەر ژنەوە بە بەرزانی بی ئەوە بەڕەڵا دەکەن ئەگەر نەیە خۆ دەزانی مەسیرت چییە ئەوانە خاوەن هەڵوێست بوون و ژنەوەیان بە بەرزانی نەیە و شەهید ئەکران لە عینە جێگا و لە عینە شوێنە ئێتۆر لە بەرزانی کە چەکی هەڵگرتووە بۆ بەرگریکردن لە مافەرنەتەوەیەکان چەکی هەڵگرتووە بۆ ئەوەی و ئەو خەڵکەشی کە دوای کەوتووە بەو هەست و بەو سۆزۆ بۆ بیر و باوڕەوە دوای بەرزانی کەوتووە بۆیە بەرزانی بوو بەتە مەرجعێکی نەتەوەیی و سنبلی نەتەوە و ئەو کەسش ئەگەر خێنەوار بوو بێ ئەگەر ڕۆژێنبیر بوو بێ ئەگەر کاسبکار بوو بێ بەرزانی بە قوسیەت و بە گەورەیەوە سیر کردووە بۆ ئەوەی تێگەشی دوژمن کەوا پێی خۆش بێجنەی پێبێریە ئەوان زۆر بە هەستێکی بەرز و نەتەوەیانەوە ڕەبزی ئەوەیان کردووە ئەگەر چی جانیشان پێبەخشیوە ئەو تراژیادانەیە مەسەلا ژنێک دوو کوڕی کوژراوە لە ناو شیوی سەرشەقامە دەری هێناوەتەوانێ بە عەرەبانەیەکی یەکەسپی کە پیاون و عەرەبانی تریشقا جەنازەکانی تێکرد و وەک شێرە ژن پێش جەنازەکان کەوتووە ڕۆیشتۆ و بە شانازیەوە مەیتەکانی بدۆ ناشتووە دوو برا کە ناوی مەحموود عەبدوڕەحمان و عەبدوڵڵا عەبدوڕەحمان بووە ئەمە بۆ خۆی لە ناو ماڵەکەیە کە داوای هەویان لێک هەر لەبەر چاوی خێزانەکان شەهیدیان کردوون. لە ئەنجامی تاوانی ڕەشبگیری و گول لە بارانکردنەکەی نۆی حوزەیرانی 1963 شاری سلێمانی کە لەلایەن زەعیم سدێق مستەفا فەرماندەی سوپای بیستیە و کاتی ڕژێمی بەعسی عێراقەوە سەرپەرشتی دەکرا تێکڕا زیاتر لە 170 کەس لە خەڵکی سلێمانی شەهید کران و بە هەزارانی دیکەشیان لە پیر و گەنج و منداڵ ڕەوانەی زیندانەکانی حامەی سلێمانی ئەو کات کرد کە ئێستا وەک ڕێزلێنانێک بۆ ئەو قوربانیانە کراوەتە پارکێکی گەورە بە ناوی پارکی ئازادی. پارتی دیموکراتی کوردستان بەو پێی کە تاکە حزب و هێزی سیاسی و چەکداری کاریگەری ئەو کات بووە هەر بۆیەش بەشێکی زۆری شەهید و زیندانیانی ڕژبگیریەکەی نۆی حوزەیران ئەندام و لایەنگری ئەو حزبە بوون. یەکێکیش لەوانە کە لەو ڕژبگیریەدا بە ڕێکەوت ڕزگاری دەبێت و هاوکات یەکێکیش بۆ لە ڕێخستنەکانی پارتی ئەویش محەممەد باقی سەعیدە. شەهید یاسین کە یەکێ بوو لەو چوار مامۆستایە کە کرا بە ژێرخۆڵەوە وتی وەڵام من شوێنی ئەمینم هەیە بە ئێمەی وتی من بەڕێوەبەری یاریگای سلێمانیم لەوێ چەند ژوورێکی تایە ئەگەر زانیمان منعی تەجەول بوو لەوێ خۆمان حەشار ئەدەین. وەڵا بەیانی تەماشام کرد ئەمرێ دەرچووە من بچم بۆ ڕانیە بۆ ئەوی تاقیکردنەوەی پۆلی شەشەم و پۆلی سێەمی ناوەندی ئەنجام بدەم. وەڵا ڕۆژی 9
هەواڵ گەیش کە منعی تەجەولە لە سلێمانی و لە زۆر شوێنی تر سدیق تاوانی کوشتنی ئەنجام داوە بە وەک جینۆسایدێکی لە وێنەیەکی تازەدا لەو کاتا کە منعی تەجەول دەست پێ ئەکای ترەمان دەرگاکان لەسەر خۆیان دائەخەن عەسکەرەکانی ژیان دیاریگاکە داگیر ئەکەن دەرگاکان ئەشکێنن کە دەرگاکان ئەشکێنن ئەو 4 مامۆستایە ئەدۆزنەوە ئەکایان دۆزنەوە ئەو یاریگایە ئەکەن بە مەڵبەندی کۆکردنەوەی خەڵکە گیراوەکان. ئەو کەسایەتی و تێکۆشەر و ڕووناکبیرانەی کە لەو سەردەمەدا ژیاون ڕووداوەکانی تاوانی ڕەشبگیریەکەی زەعیم سدیق بە هەوڵی جینۆسایدکردنی کورد ناو دەبەن و زۆر بەشیان هاوڕان لەسەر 2 خاڵ کە هۆکاری سەرەکی بوون بۆ ئەنجامدانی تاوانێکی لەم شێوەیە. ئەوانیش یەکەم شکست و ڕاکردنی هێزەکەی زەعیم سدیق بەرامبەر بە پێشمەرگە کە ئەمە وای لە زەعیم سدیق کرد کە هەوڵی تۆڵەکردنەوە لە خەڵکی شاری سلەیمانی بدات. دووەم ئەو ڕقوقینە زۆرەی کە زەعیم سدیق وەک سەرکردەیەکی باسی ئەو کات بەرامبەر بە کورد هەیبوو. هەر بۆ شەوی 9 حوزەیران بڕیاری قەدەغەکردنی هاتوچوێیە و جارڕا بە شارەکە قەدەغەیە ئیتکەوتنە پشکنینی ماڵان. طبعا لەوە مەسات لەو پشکینانە بوو. بۆ نمونە مامۆستایەکی زانای بەتوانای ناودار ناوی حاجی باقی بوو خەڵکی شاری کۆیە بوو مامۆستای فیزیا بوو لەگەڵ ئێمە حەبس بوو بەڵام لەبەرەوە هیچی لەسەر نەبوو بوو بەربوو لە ماڵی خۆیانە بوو کە چوونە سەر دووربینی هەبوو بەس دووربینەکەی بردیان لە شوی مەرگ ئەدامیان کرد. ئەمانە لەسەر شتی بەسیط بەسەر ڕسمی پێشمەرگەی لە ماڵەکەیە بووە ڕسمێکی بارزانی ڕسمێکی مامژێرا کە وەختی مفاوەزات بووە هەر لە شتێ لەوانە ئەجێرا بەبێ سەر و شوێن برە و کەس زانی چی هات تاوانە دوایە زانڕەکەوان لە شوی مەرگ لە پشتی حامیەوە زێنێ بەساڵ کراون و یاخود بازێکیان ڕەمی کەرەوە جا کوژراون. یعنی بەڕاستی کە بە شانازیەوە ئەبێ باس کرێ وەرە بەرزی شاری سلێمانی دوای ئەو هەموو مەساتێک کە دیبێتی ماڵ نەبوو لەم شارە کەم هەبوو ینی ماڵ کە ئێکێکی لێ یا نەگیرا بێ یا ڕای لەکرد بێ یا نەکوژرا بێ هەموو تازێبار بوون لەگەڵ ئەوەشا ئێمەی ناو چوار دیوارەکەی چژنکە گیرا بووین هەر ئەوەندەی 1 سەعات مۆڵەتیان نا 1 سەعات مۆڵەت بڕوا بێ ئەو بەدەمی چژنە بۆ کوین دیات بوو ئەنە ژن و مناڵ و پیا هەموو هاتون بۆ بزانە حەبسەکان ماون یان نەماون کوژراویان نەکوژراوین بە پەلەپەل خواردنی کە چۆنیشیان بۆێنان هیچمان نەبوو چوونە حەبسخانەکە ئەنجا لەوە زاریم ئەخبار کرد چی لە شار کراوە و ئەو عالمە هەتە نانەزانی کە ڕەمیش کراون هەریان و گیراوە نەموو ئەو شوێنەمەوە پەر بە لە حەبسە بەڵام خەڵکە وەرێ بەرز بوو هەر بڕوای بە میلەتەکەی بوو و ئەو وەختەش جا پۆل زیاتر خەڵک ئەچوو بۆ دەرەوە بەناو شۆڕش و تەواو ئیمانی بۆ هێنا کە ئەم حکوومەتە هی ئەوە نیە لەگەڵا تەعاوم کرێ هی ئەوە نیە کە ڕۆژ لە ڕۆژان دام برێ بە مافی میلەتی کوردان. نۆی حوزەیرانی 1963 ئەگەرچی تاوانێکی گەورە بوو دەرحەق بە خەڵکی سلەیمانی کرا و لە مێژووی ئەو شارەدا بە ڕۆژە ڕەشەکە ناسراوە بەڵام لە ڕووی بە ئەرشیڤکردن و کۆکردنەوەی بەڵگە تا ئێستا کارێکی وەهان نەکراوە کە ئەو تاوانە بە بەڵگەنامەیی بکرێت بۆ ئەوەی لە مێژووی کووردا بە پارێزراوی بمێنێتەوە. ئەمەش بووەتە جێگای گلەیی و نیگەرانی خەڵکی شارەکە. نۆی حوزەیرانی 63 یەکێکە لە لاپەڕە خوێناویەکانی شاری سلێمانی بە تایبەتی و کوردستانی عێراق بەگشتی بەڵگەیەکی حاشا هەڵنەگری ئەو ناحەقی و ستەم و زۆرە لە ڕادەبەدەرەیە کە حکومەتەیەک لە دوایەکەکانی عێراق لە دامەزرانی ئەم دەوڵەتەوە بەرامبەر بە گەلی کورد کردویانە. منە لایەنەی کە حەزەکەم جەختی لەسەر بکەم و لێ بدوێم لایەنی بەڵگەنامەسازی واتە تەوثیقی ئەو مێژووەیە کە بەداخێکی زۆرەوەڵم ئێمە وەکو پێویست کارمانتیان نەکردووە. ئێمە گەر تا ڕاپەڕینیش بەهانەمان هەبوو بێ کە بە حکمی هەرومەرزی سەختی سیاسی کوردستان دەرفەتیەوەمان نەبووە کە دەستگای تابەتمان هەبێ بۆ بەڵگەنامەسازی کۆکردنەوەی زانیاری کۆکردنەوەی وێنە بەڵگەنامە و مێژووی زارەشی ڕووداوە یەک لە دوایەکەکانی کوردستان
لە دوای ڕاپەڕینەوە بەڕاستی و بەهانەیەمان نییە چکە لە دوای ڕاپەڕینەوەی تر حکومێکی خۆماڵی لە کوردستانە دامەزراوە و دام و دەستگای حکوومەتی خۆمان هەیە ئەوایە حکوومەتی کوردستان بە پلەی یەکەم ئاوڕیزیدی لەم لایەنە بایەتەوە بەڕاستی دەستگای تایبەتی بۆ تۆمارکردنی ئەو مێژووە بۆ کۆکردنەوەی زانیاریەکانی دابنایە. خاڵی شکەژەوەی ئێمە وەزارەتێکی تایبەتمان هەیە بە ناوی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفال. بەڕاستی ئەگەر کاری ئەم وەزارەتە تەنیا موچەدانە بە کەسوکاری شەیدان و ئەنفالکراوانی کوردستان پێم وایەوە وەزارەتی دارایی ئەتوانی خۆی جێبەجێ کە ئەم وەزارەتە وایە کاری سەرەکی ڕاستیەکەی بەڵگەنامەسازی مێژووی ئەو مێنێتیانە و بە تایبەتی تریش کارەساتەکانی شیمیایی باران و ئەنفالی کوردستان بووە. تۆ بۆی بتوانی قوارەی ئەو مینەتیانەت قوارەی ئەو غەدر و ناحەقی کە لێت کراوە کار چ ڕادەیەکە بەداخۆ ئێمە سسی و کەمتەرە خەمیەکە لە خۆمانە کە قەدری ئەو مێژوەی خۆمان نازانین و ئەم لاپەڕە خوێناویانە نەمانتوانیوە بیخەینە ڕووە بیخێنە بەرچاوی دنیا کە ئێمە تا چ ڕادەیەک حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق غەدریان لێ کردوین